بەس ئێمە بەڕاستی لە ناحەیە کەلک هیچ پاڵپشتێک نە لە عەزب نە لە حکومەت پاڵپشتی وەرجش و لاوانمان نییە بەڕاستی یانە داوا لەو کەنالە بەڕێزە یاخنە لە کەنالی پایتەخت ئەگەر کەسێک بماندینی کاکە چاوەکمان پێدا بخشێنەوە یانە گوندەکان لەمە باشترن کاکە هەر بڕۆ گوندەکەم و دوو یاریگا و سێ یاریگا هەیە ئەمە ناحەیە یاریگایەکمان هەیە کاکە ناحەیەکی گەورە یەک یاریگای هەبی ئەو یاریگایەکە هەموو تێکسووە بەخوای کەس نێ خۆ لێ بکاتە ساحب 36 لاعب 37 لاعبمان هەیە هەموو لە نادیەکانە سێ بەشی لە نادیەکانی هەولێرێنە لە نادی ئاکرێنە لە نادی بەردەڕەشینە لە سێمێلن سێ لاعبمان لە دوانمە لە شەباپەربی لە هەندێکمان لە بروسکە لە یعنی هەموو نادیەکان یاریزانمان هەیە بەڕاستی لە ڕووی وەرزشیەوە کەم و کوڕیتان بەڕاستی لە ڕووی وەرجشیەوە تاکە ناحیە کەلک سفرە یعنی زیاتر لە 20 قسوور فەریقی ملیمان هەیە کاکە یعنی ناحەیەکی گزکە 20 قسوور فەریقی ملی هەبیتنە تا ئێستا یاریزانێکی 11 یاریزانی نەبیتن یعنی بەڕاستی و کارە ساتە